هەر کەسێک لەو ڕێگایەدا بمرێ خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت خێری عومرەی بۆ نووسێ. بۆیە ئەو کەسە بەختەوەرە. بۆ خۆمان بگرین کێ دەڵێ خوا ئەو شوێنە پیرۆزە بە نسیبمان دەکا و لەو شوێنە بمرین. جا ئەوەی کە لە عومرە مردووە یا لە حەج مردووە هەتا ڕۆژی قیامەت خوا خێری حەج و عومرەیان بۆ نووسێ. وا نەزانی عومرەکەی تەواو کۆتایی پێهات. نەوەڵڵا نەوەڵڵا لەناو قەبرەکەدا هەموو ڕۆژە حسابکە عومرە دەکات. بۆیە دڵخۆش بە کاتێکە کەسێکی تۆ خوا ئەو شوێنە پیرۆزەی بە نسیب دەکات لە ڕێگایەکی پیرۆزە دەمرێت. خەڵکێ لە ڕێگای کوفر و بێباوەڕیا دەمرێت. ئەلحەمدوللا باوکت دایکت برات خوشکت کەس و کارت مناڵت خێزانت مێردت لە ڕێگای عومرەدا مرد هەتا ڕۆژی قیامەت خوا ئەو پاداشتە گەوری بۆ دەنووسێ و بەردەوام عومرەی بۆ دەنووسرێ بەردەوام لەناو گۆڕەکەیدا. ئەو ئاخر خێریە.